هەر سەبارەت بە کۆکردنەوەی سەد واژۆ بۆ ئەوەی کە وا بکەن لە پەرلەمان دەنگ لەسەر یاسایەک بدرێ بۆ قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوان و ئەنفالکراوان لە سەردەستی ڕژێمی پێشووی عێراق. ئەندامێکی پەرلەمانی عێراقمان لەگەڵدایە قسەی زیاتر و پرسی زیاتریش لەگەڵ ئەو دەکەین سەبارەت بە ئەوەی بزانین چۆن دەتوانن ئەو یاسایە یا چۆن دەتوانن لە یاسای بودجەدا جێگای بکەنەوە. میوانەکەمان زۆر بەڕێز جوان عەبدوڵڵا ئەندامی پەرلەمانی عێراقە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵماندایە. خات و جوان شەوتان باش، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی دوا هەواڵی کوردستان 24. باشە پێتان وایە بتوانن قەرەبووی ئەنفالکراوان لە یاسای بودجەدا جێبکەنەوە ئەمە لە کاتێکدا کە خوێندنەوەی دووەمیش بۆ یاسای بودجە کراوە؟ بەڵێ بەڵێ ئەو کاتەیەوە ئەو کاتە هەموو بینەرانی کوردستان 24 باش، زۆر سوپاس بۆم دەرفەتە. تەبعاً بابی دایەت باس لەوە بکەینکەوە فکرەی ئەوە لە چیەوە هاتکەمە کۆمەڵە ئیمزا کۆ بکەینەوە بۆی پێشکەش بە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی عێراقی بکەین تا ئەو کەیسە جارێکی تر بجوولێنین. تەبعاً هەروە خۆمان نەزانین پرسی جونۆسایدی ئەنفال یەکێک بۆ لەو پرسانێکەوە هەمیشە بە هەند وەرگیراوە و گرنگێکی تایبەتی خۆی هەبووە لەلایەن پارتی دموکراتی کوردستانەوە، یەکێک بۆ لەو قەزیە نیشتیمانیانەی کە ئەولەویەتی پێدراوە کە لە بەغدا کاری لەسەر بکەین. بۆیە بە هەمان شێوە لەم دەورەش لەو خولەی پەرلەمانیش ئەوە لە بەرنامەی کاری ئێمەیە بووە. فکرەکە لەوە سەریگرت من بیرم لەوە کردەوە هەر لە بیدایەتەوە کاتێکەوە زانیمان بودجەیەکی ئاوازە بەلاهێتە پەرلەمانی عێراق کە بۆ ماوەی 4 ساڵە بە پێویستم زانی کە مەسەلەی قەرەبووکردنەوەی خانەوادە ئەنفالکراوان بە بڕگەیەک زیاد بکەم و محاوەلەی ئەوە بکەم کەوا لە ڕێی ئەم بودجەیەوە قەرەبوو بکرێنەوە. یەکێک لەو ڕێگەیانەی کەوا پێوە ئەتوانی توفەقەڕەیەک زیاد بکەی لە یاسا هەر پرۆژە یاسایە کە دێتە ناو پەرلەمانی عێراق ئەوەیە بێ کۆمەڵێ پشتگیری کۆمەڵێ پەرلەمانتاری عێراق کۆ بکەیتەوە، ئەویش لە ڕێگای ئیمزاکردنەوە بێت. بووە من ئەم حەملەیەم دەست پێ کرد و ڕۆژ پێش لە ئێستا توانیم لە جیاتەوەی زۆر جار بە 25 ئیمزا فەقەڕێک زیاد دەکرێت بۆ جەلسە و ئەخرێتە ئەعمالی یاخود بڵێن جەدوەلی جەلسەی پەرلەمان و مناقەشەی لەسەر دەکرێت. بەڵام من لە جیاتی ئەوەی 25 ئیمزا 50 ئیمزا کۆ بکەمەوە ئێستا حالیەن نزیکەی 105 ئیمزام لایە کە بە کوتلەی جیاوازتیا بەشدارە، کوتلەی پارتی دموکراتی کوردستان و کوتلەکان ترە لە برانمان لە برانی عەرەب و هەروە لە سونە و لە شیعەکان و وەروە هەموو کوردەکانیش تیا هەمووی بەشدارن تیا گەشتۆتە نزیکەی 105 ئیمزا پێشکەش بە سەرۆکایەتی پەرلەمانی عێراقم کردووە. دوای ئەوان تەحویلەکەم بۆ لیژنەی مالی بۆی بیکەنە فەقەڕەیەک زیادی بکەن لە جەدوەلی ئەعمال و مناقەشەی لەسەر بکرێت و دواتر تەسویتی لەسەر بدرێت بە ئەغلەبیەی حەزوور لە ناو جەلسەی پەرلەمان. باشە جوان خان هین داخوازت چەند بەراپارەیتکەن کو بودجەیدا بهێتە جێگیرکردن ji bo قوربانیên ئەنفال و جینۆسایدا لە هەرێما کوردستان؟ بەڵێ خۆی ئەو زەرەرەی بەر خانەوادە ئەنفالان کەوتووە، ینی لە ڕووی قانونیەوە زەرەری مادی و معنەویە واتە بێ دوو جار تاویز بکرێنەوە. ئێمە گەر بگەڕێنەوە باس لە خەلفیەیەکی بڵێن سەنەدی قانونی ئەو کەیسە بکەین با بگەڕێنەوە ساڵی 2008 ئەو کاتێکەوە مەجلیسی نەواب خۆی ئیقراری بۆوە کردووەکەوە جنۆسایدی ئەنفال جەریمە ئیبادەی جەماعیە. دواتر لە هەمان ساڵدا لە نۆی 2008 سەرۆکایەتی کۆماریش ئەتیرافی بەوە کردەوە، پەرلەمانی کوردستانیش لە 2008 ئەتیرافی بەوە کردەوە. محکەمەی جینایی عێراقیەی عولیا کەمەیان زۆر گرنگە ئیسنادی بکرێتە سەر وە پشتی پێ بەسترە سەنەدێکی قانونی زۆر بەقوەتە زۆر بە ئاشکرایانە باسی لەوە کردووە کە جنۆسایدی ئەنفال جەریمەی ئیبادەی جەماعیە و جەریمەی حەربەوە زڵدی ئینسانیە. لە هەمان کاتا زۆر بە وازەحی تەئکیدی کردوێتەوە کە حکوومەت ئیتیحادی ئەبێ تەحملی مەسئولیەتی زەرەری مادی معنەوی ئەوانە بکاتەوە. کێشەکە لەوە نییە کە ئێمە ئەعترافی پێ نەکراوە وەکوتەوان، وەک من باسم کرد سەنەدی قانونی بەقوەتمانەیەوە دستوریش ئەتوانین پشتی بەستین مادەی 132 کە باسی لە بە ئەعمالی تەعەسوفیەکە
کێشەکە لەوەیە ئەبێ حکوومەت تەنفیزی بکە ئەو بڕەپارەیە بخەملێنرێ ئەو بڕیارە جێبەجێ بکە بۆە ئێمە ئێستا کە بە گرنگ مانزانی و بە پێویست مانزانی لەو بجێ شوێنی بکەینەوە لەبەرەوەی من زۆر جار لەگەڵ هەندێک کار بەدەست دانیشتم بیانی ئەوان هێناوەتەوە کا بودجە بەشی ئەوەی نەکردووە کەچی ئەم جارە ئەو بودجێ هاتوتە پەرلەمانی عێراق بودجەیەکی زەبەلاح هەنی ئەم بیانوەش لەوانەیە نەمینرێتەوە. زۆر باش خاتو جوان ئێوە شتێکی گرنگتان جوڵان بە خۆ دەزانی بە پێی عورف و بە پێی یاساش هەر دەسەڵاتێک کە جێگای دەسەڵاتێکی تر دەگرێتەوە دەبێتە میراتگری ئەو دەسەڵاتەی پێش خۆی بەڵام ئەوەی هەیە ئەم دەسەڵاتی لە عێراق هەتا ئێستا ئاعتراف یاخوددان نانێ بە جێنۆسایدی گەلی کوردستاندا کە لە ئەنفالە چی بەسەر هاتووە وەکو جێنۆساید نایناسێ کەواتە ئەگەر نەیناسێ چ سەنەدێکی قانونی هەیە کە وابکە قەرەبووی ئەنفال کراوان بکرێتەوە. بەڵێ من ئەوانەی باسم کردم ئەوانەی باسم کردەوە ئەترافانە خۆی سەندی قانونین و وەکاماژەم پێدەمادەی 132 دەستورە هەیە. من ئەم خطوەی ئێستا کردم کەەوە خطوەیەکی قانونیە و لە ڕێگای قانونیەوە ینی پەنام بۆ ئەو کەیسە جارێکی تر بجوولێنم بۆ تابعەکەم ئەگەر بینم لەوەش نەتیجێ نەبوو ینی لە فکرما ڕێگای تری قانونی بگرمە بەر بۆەوەی جارێکی تر ئەم کەیسە بجوولێنم بۆ هیوام کەوا لە کۆتای بگەینە دەرەنجامێک و بگەین بە ئامانج. باشە خانما جوان بەحسا تەرخانکردنا پارەیەکی دهێتەکردن لە پەرلەمانی عێراق بە تایبەتی ژالیە فراکسیۆنا پارتی ji bo dîtina gorên bi kom herweha encamdana piştînîna DNA ev parê henê şimûlê Herêma Kurdistanê bi giştî dikerd navçeyên veqetandî û çend pareyeke aya gelo hikûmeta Iraqê bi giştî dê bikarbîtin bikevîte jêrbarê cêbecêkirina van birgehên ku eger hatû di bûceyê da bihêne cêgîrkirin. بەڵێ ئیوانخان خۆی تا ئێستا داواکارێکی زۆر ئاراستەی لیژنەی دارایی کراوە لە پەرلەمانی عێراق تەنها داواکاری ئەمە نیەوەکو کتلە بەکو هەم بەڵکو هەموو ئەو کتلانەی لە ناو پەرلەمانی عێراقن کۆمەڵێک داواکاریان ئاراستەی لیژنەی دارایی کردووە بڕیار لای ئەوانە مێنێت کە ئا موافقە لەسەرەوەکەن ئەو پارە سەرفکەن یاخودنا بەڵام بڵێ ئەمە لە زمانی داواکاریەکانی ئێمە بووە و تەکیدیشمان لەسەر کردوێتەوە لە ناو جەستەی پەرلەمان. زۆر باشە زۆر بەڕێز جوان عەبدوڵڵا ئەندامی پارلەمانی عێراق ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان شەوتان باش. سپاس.